ئێمە ئیدانەی ئەو هێرشەی لەشکرچێشی ڕژێمی تورکیا دەکەین بۆ سەر کوردستان و بە هەموو شێوەیەک ڕەدی دەکەینەوە. مەبەستی تورکیا دەیان ساڵەوە وەک لە سەدان ساڵە دژایەتی میلەتی کوردەکە دەیەوێ ئەو ئەزمونەی کوردستانی عراق لە ناوبەریەوە نێلی کورد وەکو کیانی سیاسی وەکو قوارەیەکی سیاسی لە کوردستان هەبێ ئەگەنا بچینە بە هەنجەتی بوونی گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان بی بەڵام ئەوی شەر هەنجەتی تەواو نییە ئەگە ئەویش نەبی هەر تورکیا لەوانەیە بە بیانووی دووکە بێتە خاچی کوردستان بە بیانوی ویلایەتی مۆسل کە کاتی خۆی عوسمانیەکان کوردستانیان داگیر کردە وڵاتانی دییان داگیر کردە هەر ئێرش نییە تورکیا لە ڕۆژاوای کوردستانیش بەردەوام هێرش دەکا و شارەکانی کوردستان لەوێش دەگری و تۆ بارانیان دەکا پێم باشە هەموو حیزبە کوردستانیەکان هەر چار پارچەی کوردستان و شوێنەکان دیش لە هاوپەیمانەتی کۆ بکەنەوە استراتیزیێکی هاوبەشیانەبی بۆ داهاتووی کوردستان بۆ ئەوی ئەو مەرامەی دوژمنانی کورد بە تایبەتی تورکیا و هەتا ئیران و وڵاتانی دیکەی دراوسێ تێک بشێنن پێویستە زۆر زەروریە کوردستان لە ڕووی هەڵوێستی سیاسی هەڵوێستی سیاسی یەکگرتوانەی هەبی بەرامبەر هەموو کێشەکانی بە تایبەتی مەسەلەی تورکیا و ئیران و ئەوانە دوور نییە ئێرانیش چەند ڕۆژەشی هێزی بینتەسە سنووری و تەدەخلی هەندە شوێن بکە یعنی ئەوەی کە باز دەکرێت نفوسی زۆنی زەرد و سەوز ئەوەش لە ئارەدا هیوادارین سەرکردایەتی سیاسی کورد هەست بە و مەترسێک گەورەیە بکە و هەوڵ بدا لێک نێزیک بوونەوەی هەموو هێزەکان هەندێک بەرژەوەندی تایبەتی حزبی و ئەوە پشتگوێ بخوا و بەرژەوەندی باڵای گەلی کوردستانی گەورە ڕەچاو بکرێ بۆ ئەوەی ئەو ئەزمونەی ئێمە کە هەیتمان لە ناو نەچی یاخود بچوک نەکرێتەوە و هیوادارین تێبگە خۆی ڕژێمی فاشستی تورکیا بەردەوام زیاتر لە 20 ساڵە بەردەوام بە ئاگر و ئاسن هێرشی بەربڵاوی لۆسە باشووری کوردستان هەدا ئەوە خۆی ئەوە سنوور بەزاندن خۆ سنوور بەزاندن لۆسە سەروەری خاچی عێراق دەوڵەتێکە کە سنووری هەیە کە دەوڵەتێکا و سنوور دەبەزێنیتن کەواتە پێشەری ئێستا مافی هاوڵاتی هەرێمی کوردستانیان ێستا مافی هاوڵاتی بوونە بۆی ئێمە ئیدانەی دەکەن ئەو هێرشانە پێویستە حکوومەتی تورکیا و حکوومەتی عێراقی هۆ دوولایەن ئەوە بە ئیوار چارەسەر بکرێتن مەسەلەی ئازادیە ئازادی ملەتێک کە پێ دەڵێن ملەتی کورد لە باکووری کوردستان یان لە ناو چارچێوەی دەوڵەتی تورکیا پێویستی بەوەیە ئەوەش بە شێوایکی دموکراسیاتیانە ئازادیانە چارەسەر بکرێن تووشی کورد وەکو نەتەوەیەکی ژێردەستە چەندەها ساڵە بێبەشە لە مافی نەتەوەی مافی نیشتیمانی خۆی زمان کەلتور ئەوە لە دەوڵەتێکی فاشی تورکیا بێبەش کرا لەو شتانەکەەوە مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتێکە بە زمانی دایکی خۆی قسە بکە بە زمانی دایک بخوێنێ نیشتیمانی هەبی کەتیدا دەژی بەڵام کورد وەکو نەتەوە خاچی هەیە ئاوی هەیە زمانی هەیە مێژوی هەیە کەلتوری هەیە بەڵام بێبەشە خۆی لێکەوتە خراپەکانی هێرشی نەکاتەنیا تورکیا و ئێرانیش بەردەوام ئەو هێرش تۆ باران دەکە ئەوە لە ڕووی ئابووریوە داڕمانی ئابوووریەکەت و خەڵکێک ئاوارە دەبی خەڵکێک بریندار دەبی خەڵکی سڤیل بریندار دەبی خەڵکی سڤیل شەهید دەبی هەمووی بەهۆی ئەو تۆباران و موشک و فڕۆکە و مەسەلەی کورد ئەگە تەمەشا بکەی خۆی هۆکاری ئەوەیە ملەتی کورد یەکگرتو نییە پێویستە ملەتی کورد یەکگرتوبی تاکو مافی و سەروەری خۆی بەدەست بێنێ هۆکاری ئەو ناکۆچانەی نێوان باڵەکانی کوردستانی ئەوە شێک لە هۆکارەکانە کە دوژمنەکانمان دائیمەن ئامادەنە و پێشێر لە سەمافەکانمان پێویستە ئەوە زەروریە نەکرد بەرامبەر تورکیا بەرامبەر ئێران بەرامبەر دەوڵەتی عێراقی بەرامبەر زیر هێزەکان پێویستە یەک دەنجی کەواتە بەدەستێنامی هەموو مافەکانێتەوەی